فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل لە دوی ئەم مانگەدا هێرشیان کردە سەر چرترین کەمپ لە کەرتی غەزە. ئەم هێرشکردنە ژماری قوربانیەکانی کەرتی غەزەی بەرز کردەوە بۆ 9,000 کوژرا و زیاتر لە 3,000 منداڵ و 2,000 ژنیشیان تێدا بوو. کەمپی بورەی لە ساڵی 1949 دامەزرا بۆ نیشتەجێکردنی ئەو فەڵەستینیانەی کە لە سەربازگەی سوپای مانداتی بەریتانیا نیشتەجێ بوون. دانیشتوانەکەی لە بنەڕەتدا خەڵکی گوندەکانی ئەلمەژدەل و سودود و جەفاوەن لە ساڵی 1985 ژمارەیان گەیشتە نزیکەی 16,189 کرد. لە سی حوزەیرانی ساڵی 1992دا نزیکەی 22,466 کەس بوون. لە پێی خەمڵانەکانی نووسینگەی ناوەندی ئاماریش لە ناوەڕاستی ساڵی 2023 ژمارەی دانیشتوانەکەی گەیشتە 32,743 کرد. لە سەدانەوەی ئاوی ئەم کەمپە بە ناشایستە بۆ بەکارهێنانی مرۆڤ دادەنرێت. بەو پێی تا 80,000 مەتر سێجا ئاوەڕێی ناپاڵاوتەیە کە دەبێتە هۆی مەترسی زۆری تەندروستی و ژینگەی، لەوانەش بڵاوبوونەوەی سکچوون لە نێوان منداڵاندا. کەمپەکە لەسەر ڕووبەری 528 دۆنم دامەزرا و دەکەوێتە باشووری شاری غەزە. سیستەمی ئاوەڕۆی نییە و زۆربەی پاشماوەکان لە دۆڵی غەزە کۆ دەبنەوە کە ڕووبارێکی تێدایە و دەکەوێتە باکووری کەمپەکەەوە. لە دوای ئەم مانگە ئیسرائیل هێرشێکی فراوان و خوێنایی بۆ سەر کەمپەکە ئەنجامدا و دوای بۆردومانکردنی زیاتر لە 30 ناوچە کۆمەڵکوژیەکی نوێ لە کەرتی غەزە تۆمار کرا و زیاد لە 700 کەس کوژان و بریندار بوون.